تەوەری یەکەمی بەرنامە گفتوگۆ دەکەین سەرنج دەخەینە سەر کاریگەری زمانی بیانی لەسەر زمانی دایک. هەڵبەتە لە تەواوی زمانەکانی دیکە یاخود لە تەواوی جیهاندا سوودوەرگرتن لە هەندێک وشە و زاراوە یاخود لە زمانێکی دیکەەوە بۆ زمانێکی دیکە ئاڵوگۆڕکردنی وشە و بەکارهێنانی وشە شتێکی یاسایە، بەڵام بۆ یاخود تا ئەو ڕادەیە کە پێویستی بێت بۆ ناو خودی زمانەکە خۆت. بەڵام لە هەندێک کاتا دەبینین بەکارهێنانی وشەی بیانی لە زمانی کوردیدا بە جۆرێک لە جۆرەکان کاریگەری لەسەر کاڵبوونەوەی بەشێک لەو وشانە هەبووە کە لەسەر زمانی کوردی یاخود وشەی ڕەسەنی خۆمان لە کاتێکدا بەدیلیشی هەیە بۆ بەکارهێنانی با بڵێن وشەی خۆمان هەیە، بەڵام لە بەدیلی هەر وشەی بیانی بەکاردێنێت کە ئەمە ڕەنگە لە داهاتوودا بە تایبەتی بۆ جیلەکانی نەوەی نوێ کاریگەری لەسەر کاڵبوونەوەی زمانی کوردی بەجێبەڵ تایبەت بم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا خەریف ساڵح کابڕێزیان مامۆستای زانکۆن. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بۆ بەڕێزیشتان خێراندار بن. بەخێربێ مامۆستا. هەڵبەتە ئاساییە کە ئاڵوگۆڕی وشە هەبێ لە زمانێکەوە بۆ زمانێکی دیکە. دروستە. ئەم بابەتە هەتا کووە ئاساییە و مەرجەکانی بەکارهێنانی وشە لە زمانێکی دیکەوە بۆ ناو زمانەکەی خۆت کام مەرجانن؟ بەڵێ لە ڕاستیە دیاردەی وەرگرتنی و بەکارهێنانی وشە لە زمانێکە بۆ زمانێکی تر دیاردەیەکی ئاساییە لە هەموو زمانێکە هەیە لە نێوان زمانە بیانەکانە، بەڵام ئەو دیاردەیە یاسا و ڕێسای خۆی هەیە. یەکێک لەو ڕێسانەی کە ئێمە پێویستە لە بەرچاوی بگرین ئەوەیە کە بزانین ئەگەر ئەو ناوە زاندراو بوو ئەکرێت بیگوێزینەوە سەر زمانەکەی خۆمان. پیزا بۆ نمونە دەکرێت لە فارسی و عەرەبی و کوردیشە لەبەرەوەی ئەوان داهێنەری ئەو شەیە بوون ئیتاڵیەکان، بەڵام ئەو ناوانەی کە نەزەندراون دەکرێت ئێمە واتاکانیان بدۆزینەوە. دۆزینەوەی ئەو واتایانەش پەیوەندی هەیە بە سەلیقەی و لێزانی ئەو کەسەی کە لە بواری زمانەوانیە کارەکە. ئەگەر نەبوو دواتر لە هەموو وڵاتێک سنتەر دەستگای سربەخۆی خۆی هەیە کە سەر بە حکوومەت و وشەدا دەتاشن و داتاشینی وشش پێوەەر و یاسای خۆی هەیە. ئەو شێدا دەتاشن لەسەر بنەمای فۆنێتیکەکەی و بڵین دەنگەکەی و هەروەها تا چەند لە زمانی دایکە جێگای دەبێتەوە لە ڕووی فۆنۆتیکەوە لە ڕووی دەنگەوە و لە ڕووی پێکاتی وشەکەەوە و هەروەها لە ڕووی ماناشەوە تا چەند پڕاوپڕی مانای ئەو شێبیانیە کە دێنە ناو زمانی دایکیانەوە. باشە مامۆستا ئۆکەزانی بەراورد بە ساڵانی ڕابردوو لە ئێستا چەندین خوێندنگی ئەهلی بوونیان هەیە و ناوەندی فێربوون هەیە و زانکۆ و پەیمانگاکان باماشەوە چ ئەهلیەکان بە حکوومیەکان ببینین کە چەندین زمانی بیانی تیا ئەخوێنرێت. ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر زمانی دایک هەبووە؟ تۆخکردنەوەی زمانی بیانی لە هەندێک لەو خوێندنگە ئەهلیانەدا بۆتە هۆی ئەوەی کە مناڵان تەنها گرنگی بە زمانی بیانی بدەن و ڕۆژانە زۆرترین بەریەکەوتنیان هەیە لە زمانی بیانیە. دواتر ئەمە کە دێنە ناو کۆمەڵگاوە کۆمەڵێک وشە بەکاردێنن لەبەرەوەی ڕۆژانە چەند سەعاتێک چەند کاتژمێرێک لەگەڵ ئەو مامۆستا و خوێندکارانەی ترا بەریەکەوتنیان بە زمانی ئینگلیزی هەیە و زۆرترین کارگوێ بۆ بڵین ئەو بابەتان ناگرن کە بە زمانی بیانین. دواتر ئەوەیە کە ئەبینی بە زمانێک ئەدوێن هەندێک لە زمانەکان تێکەڵەیە کە لە زمانی بیانی و ئەمەش بۆ کەسانی کە بە تایبەتی لە بێبەش بوون لە خوێندن یان ئەو کەسانی کە ساڵانی ڕابردوو بەریەکەوتنیان نەبووە لەگەڵ زمانی ئینگلیزیە زۆر نیگەرانن لەوەی کاڵن لە بەشێک لە ئەو زمانە تێناگەن کە ئەو مناڵانە بەکاری دێنن. شتێکیشمان بیر نەچێ ئەمە بەوانەی بەواتای ئەوە نایە کەوان لە زمانی بیانیە زۆر سەرکەوتون هەیەە کۆمەڵێک وشە و چەم کە ڕۆژانە بەکاری دێن و ئەو شانەی کە بڵین واو لەگەڵ سوپرایز ئەمانە بەکاردێن و دووبارە یەکەنەوە چەند جارێک ئەبینی لە نێوان ئەو زمانە دیاریکراوی خوان کە فێری بوون و وەریان گرتووە هەر ئەوەیە ینی ئەوە نییە بڵێ لەبەر ئەوەیە کە زۆر بەتوانان لە زمانی بیانیە. تۆخکردنەوەی زمانی کوردی زمانی دایک زمان ئەگەر ویستە سربەخۆ بیت و گەرویستت ئەو زمانی دایکە وەکو پێویست بدەیت بۆ مناڵانە لەو ناوەندانەی خوێندنە بە تایبەتی ئەهلیەکان پێویستە ئەو زمانی کوردی بە بابەتێکی سەرەکی سیر بکرێت و تۆخ بکرێتەوە لای مناڵ بۆی بتوانن زمانی دایک فێر ببن لەسەر بنەمای ئەوە دەتوانن زمانی بیانی فێر ببن و دواتر هەردوو زمانەکە بەراوردکان و دەتوانن بەهێزتریش بن لە داهاتوە چونکە زمانی
دایک یارمەتی دەرە بۆ دروستکردنی یا ساوڕێساکانی زمانی بیانی. باشە مامۆستاڵبەتەوە مامۆستایەکی زمان ئەوەی کە لە دەور و بەرەکەت ئەوەی کە لە ناوەندی با بڵێن توێژنەوەی زانستی لە زانکۆپەری کەوتویت کاریگەری بەکارهێنانی ئەمانە لە ئێستادا بە شێوەیەکی دقیق لەسەر کاڵبوونەوەی زمانی کوردی بیندراوە دەبیندرێت یان بابەتەکە کە قسەی لەسەر دەکرێت دەڵێ زمانی بیانی کاریگەری لەسەر زمانی دایکەیە ڕەنگە لە داهاتووتردا زیاتر هەست بە مەترسیە بکرێت. خۆی ئێمە گیانگیری و تەکنەلۆژیا ئەو دوو ئەتوانین بڵین ئەو دوو لافاون ئەو دوو لێشاون کە ڕۆژانە هاتوۆتە ناوم هەموو ماڵێکەوە. لەوەی ئێمە بەس ناوەندەکانی خوێندن ببینین بە سەرچاوی تێکدانی زمانی دایک و هێنانی زمانی وشەی بیانی بۆ ناو زمانی دایک و شێواندنی زمانی دایک، بەڵام بیرمان نەچێت ئێستا ئەم گیانی تەکنەلۆژیە بە هەموو سەرچاوەکانی سۆشەڵ میدیە و یوتیوب و ئەوانەوە ئەوە سەرچاوەیەکی ترە کە دێتە ناو زمانی دایکەوە و مناڵیش خۆمان نەزانین پندێکی کوردی هەیە لە فێربوون لە مناڵیدا وەک نەخشێک لە بەردێک بکەی وایە ئەو مناڵانە ئەو یا ساوڕێسانە ئەو دەنگەوەکو خۆی وەرەگرن و دوایی لە مێشکیانە ئەچەسپێ خۆ ئەگەر نووسیان زیاتریش دەچەسپێ و بە بڕای من ئەم سەرچاوە تەکنەلۆژیە زۆر مەترسیداترە لە ناوەندەکانی خوێندن، چونکە تۆ ئەتوانی لە داهاتوو ئەگەر بڵین حکوومەت بتوانێت لێپرسینەوە بکە و لایەنێکی سەرپەرشتیکاری وردی هەبێت دەتوانێت سنوورێک بۆ ئەو بابەتە دابنێ، بەڵام کێ دەتوانێت سنوور بۆ تەکنەلۆژیا و فەزای تەکنەلۆژیا دابنێ کەسە لە ماڵی خۆیەوە ئاشنا دەبێ بە کۆمەڵک وشە لە زمانەکانی تر و لە دواترە بە تەواوەتی زمانەکەشی و ئەیبینی بە تایبەتی لە مناڵانە لە نەوەکانی داهاتووە ئێستا زۆر هەستی پێ ناکرێ و تازە سەر هەڵەدا من خەڵک ئەبینم نیگەرانە لە مامۆستا من لام سەیرە بۆچی خەڵکێ لە ئەو سەرچ میدیاکانەوە یا لە هەندێک شوێنەوە قسە بۆ زمانە کات و لە کاتێکامەتی ناگەین، بەڵام لە داهاتووە زیاترە بێ بە دڵنیاییەوە. هەڵبەتە وشمان بیر نەچێت بەشێک لە دایکان و باوکان کاتێک مناڵەکانیان لە تەمەنێکی کورد کەمەوە فێری زمانێکی بیانیە بێت شانازی بەواکەن ئەڵەن و کەم تا زۆر بیستمانە یاخۆ بینیمانە دایکان و باوکان و تویانە مناڵەکەمان لە مناڵی خود لەم تەمەنە بچووکەوە فێری زمانی ئینگلیزی بووە خود فێری زمانەکانی تر بووە. ئێمە چۆن نتوانین کە هاوسەنگیەک هەبێت لە نێوان زمانی دایک و هەروەها زمانە بیانیەکانی خو مناڵەکانیان چۆن فێر بکەن کە لە تەمەنێکی کەمەوە ینی زمانی دایکی بەباشی فێر ببێت دوجار زمانە بیانیەکان. خۆی هۆشیاری دایک و باوک مناڵ زمان لە کوێوە فێرە بێت لە قوتابخانەوە لە دایک و باوکەوە لە سەرچاوەکانی فێربوونی زمانەوە کە کرێت تەکنەلۆژیاش بێت بە لایەنە باشەکەی بەکاربێنرێ. هۆشیاری ئەو دایک و باوکە زۆر گرینگە، ئەگەر دایک و باوک هۆشیار نەبوون بەڵێ کێشەی زۆر دروست دەکات. یەکێک لەو کێشانەی کە ئێمڕۆی بینین مناڵەکان باوکو دایکەکان کە خەمی فێربوونی زمانی ئینگلیزیانە، ئەمە بۆ زمانی دایک ناتەنانەت بابەتەکانی تری وەکو زانست و بیرکاری بە گرنگ وەرناگرن و هەر بۆیە بینی لە هاوینە زۆرترین قوتابخانەی هاوینەی دەکرێتەوە و دایک و باوکەکان پەلی مناڵەکانیان ئەگرن ئامبن بۆ ئەو ناوەندانەی ئەڵەن با فێری زمان ببن، چونکەوان لەوان تێگەن کە زمانی ئینگلیزی ڕۆژێک لە ڕۆژان لە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانیانە ڕزگاریان دەکاو ئام بەبەرە و هەر شوێنێک کە خۆیان مەبەستیانە، بەڵام لەوە تێنەگەشتون کە زمانی دایک ناتوانێت وا تێگەشتون کە زمانی دایک بەهایەکی وای نییە و ئەمە کاریگەری هەیە لەسەر مناڵەکانی خۆیان، بۆیە بەردەوام مناڵەکانیان هانەدەن ئامبن بۆ ناوەندانی کە زمانی ئینگلیزی تا بەهێزە. ئێستا ئەتوانین بڵین ئەو قوتابخانانەی کە مامۆستای زمانی ئینگلیزی مامۆستاکە خۆی بە ئەسڵ ینی بەر لە ئینگلیزە زۆرترین خوێندکاریان هەیە بە بەراورد بە پێچەوانەوە توانی بڵین ئەو ناوەندانی کە خوێندن قوتابخانە ئەهلیەکان مامۆستا بیانیەکان بەکاردێنن بۆ ڕێکلام وەکو خاڵێکی بەهێز بۆ خۆیان و ئەڵەن وەرن ئێمە لە لای خۆمان زمانی کوردی ینی ئەڵە نەخوێندرێ بەڵام کاڵیان کە تۆ ئەڵەن سەرچاوەکانمان بە زمانی ئینگلیزیە. لەبەرەوە دایک و باوک پێویستە زۆر هۆشیار بن، ینی گوێ بگرن تێفکرن بزانن کە زمانی دایک دەبێتە هۆی بەهێزکردنیان لە بۆ بەهێزکردنی. ینی من خۆم ئێستاکە زمانی ئینگلیزی خەڵک ئەڵێ باشە لە ناوەندی خوێندنی کوردیە خوێندومە، هەموو ژیانم کوردی بە زمانی کوردی خوێندومانە و دواتر چوومە زانکۆ لە زانکۆ فێری زمانی ئینگلیزی بووم.
و هیچ ڕێگرنەوە بە پێچوانەوە زمانی دایک یارمەتیداوم بۆی کە بەرامبەرەکانیان بدۆزمەوە لە زمانی بیانیە بەس ئەگەر کەسێک بێبش بکرێت لەمە چۆن دەتوانێت ئەو بەراوردکاریە بدۆزێتەوە. باش شەمامساوکو کۆتا پرسیار دەمەوێت ئەوە بزانم نەبوونی سنتەرێک بۆ داتاشینی وشە نەبوونی با بڵین دەستگایەک بۆ ئەوەی کە چاودێری بک بەسەر بەکارهێنانی وشەجا ئەم وشە لە ڕاگەاندنەکانەوە بێت ئەم وشەیە لە نێوان کتێبە وەرگێڕاوەکانەوە بێت یان لە ناوەندەکانی خوێندن بە شێوەیەکی گشتی بە هەموو لایەنەکان و نەبوونی ئەم دەستگایە چ کاریگەریەک دروست دەکات لە داهاتوو یاخود چەندە گرنگە دەستگایەکی وامان هەبێت؟ هەبوونی دەستگایەکی لەو شێوە بە تایبەتی ئێمە ئێستا سەربەخۆ نەبووین بەداخەوە تا ئێستا ساڵانێک ئەمە ناڵێنین خاوەنی وڵاتی خۆمانی تاشینی ئەو هەبوونی ئەو سنتەرە بۆ گەلی کورد لە هەموو شتێک پێویسترە وەکو ئاوایە چونکە ئێمە دەورە دراین بە کۆمەڵک وڵاتی بیانی لەوانە ئێران و تورکیا و عێراق و سووریا و ئەوانە و لە ناویشیە ئێستا ئەوروپا بڵین وەکو گوندێکی کورد دروست کردووە لە کوردستانیانی ئەتوانی بڵیت جیهانی ئەوروپا بە تایبەتی زمانی ئینگلیزی لەناو ماڵەکانمانە هەیە و بە شێوازێکی واگواستەوەتەوە نەبوونی ئەو دەستگای جۆرێک لە بێسەرەوبەرەی دروست دەکات لە ناو کوردە هەر کەسە لە لای خۆیەوە شەن و کەوی خۆیەکات میدیاکان لە لای خوانەوە قوتابخانەکان لە لای خوانەوە مناڵەکان لە ماڵەکانی خوانەوە من بە پێویستی ئەزانم کە حکوومەت بە زووترین کار لەسەر ئەوە بکات چونکە لە داهاتوویەکی نزیکە لێکەوتە نەرێنیەکانی لەسەر کۆمەڵگە دەبیندێ و هەمومان تێبینیەکەین و نیگەرانیشی لێکێتەوە بە بڕوای من ئەگەر خێرا و کارە نەکات لە داهاتووە سنووردارکردنی زۆر قورس دەبێ ئەستەنگ دروست دەکات بۆ چەندین بواری تر کە چارەسەرکردنیان قورس دەبێت لەبەرەوە ئەتوانین بڵین حکوومەت بەڵام دەستگایەکی بێلایەنی سربەخۆ کە لەلایەن حکوومەتەوە سەرپەرشتی بکرێت چونکە هەر ناوەندێک هەموو میدیایەک لەوەیە شێواز و ڕێگا و ڕێچکەی تایبەت بە خۆی هەبێ بۆ داتاشینی وشە بەڵام ئەگەر حکوومەت بێ و هەمان کۆک بن و ئەندامەکانی لە چەند کەسێکی وە پسپۆڕ و لێزان و سەلیقە لەو بوارەیە دەتوانین بەیەکەوە شتێک بکەین کە سوودی هەبێت و بیکەین بە بناغە و یاسا و ڕێسایەک ئەوانەی تری شوێنەکانی تریش لەسەری بڕۆن. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ مامۆستا خەریبکە بەڕێزیان وەکو مامۆستای زانکۆ لە بەرنامەی بەیانی کوردستانی زۆر لەگەڵام بووین. زۆر سپاس بۆ ئامادەبوونت.